لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلەیمانی ئاماری کار و چالاکیەکانی ئەم ساڵی خستە ڕوو ڕایگەیاند. قەیرانی دارایی کاریگەری نەرێنی هەبووە لەسەر کارەکانیان و بەو هۆیەوە لە ئێستادا بەهۆی نەبوونی بودجەوە 103 پرۆژەی خزمەتگوزاری لەسەر جەمشار و شارۆچکەکان ڕاگیراوە. 19 پرۆژەی تەوابوومانەیە لە ساڵی 2007 لە چوارچێوەی ئەو سێ بوجەیە زائدەن حەڤە پرۆژەمانەیە جوڵەی تیا یعنی حرەکەی تیا یعنی ئیش ئەکا یعنی سلفەی بۆ ئەکرێت بەڵام سەرنجتان ڕاکێشم 103 پرۆژەمان وەستاوە. ئەوەی من لە بەرنامەمایە وەکو بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان بە تەنسیق لەگەڵ جەنابی وەزیری و کەسانی ئیداری کە ئێمە بەڕاستی نەیشارمەوە پرۆژەمان هەیە بە ڕێژەی لە 175 وەستاوە. ئێمە بتوانین پارەیە پیا بکەین بۆ ئەو لە 175 جوبانانە یا لە 185 جوبان ئەمە چی باشە بووی؟ یعنی من بەڕێی من 6 پرۆژەی 185 تەواو بێت باشترە لەوەی پرۆژەیەکی نوێ دروست بێتەوە. هاوکات سەرۆکی شارەوانی سلەیمانیش کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانی لەسەر کار و چالاکیەکانی ئەم ساڵی ڕێخست و ڕایگەیاند. ئەم ساڵ بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە هاوکاری جێگیری سەرۆکی حکوومەت یەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانی خزمەتێکی باشیان پێشکەش بە شاری سلەیمانی کردووە. ئێمە بودجەی ئاسایی ئەم ساڵتوانیمانە 498 ملیۆن سەرف بکەین کە 22 پرۆژەی بچووکی پێ جێبەجێ کراوە کە هەمووی تەواو بووە. لەسەر بودجەی فرۆشتنی زەوی کە من ساڵانێکی زۆر بە ئەو شەڕەم کردوانە خۆشبەختانە پارە لە بەردەستمانە هەبووە توانیمانەوەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی 11 پرۆژە بخەینە بواری جێبەجێکردنەوە کە کولفەکەی 2 ملیار و 636 ملیۆن بووە. وەشکور پارەی تریشمان ماوە کاری تری پێ جێبەجێەکەین. لەسەر بودجەی لە 120 داهاتی ئێمە ئەم ساڵۆک و شەرۆکاتی شارەوانی سلێمانی جگە لە مانگی 12 10 ملیار و 500 ملیۆن بووە. خۆشبەختانە لە 120 ئەو داهاتەمان بەکارهێناوە لەگەڵ بەشێک لە پارەی پار کە ماوەتەوە هەر لەسەر بودجەی لە 120 کە توانیمانە 50 پرۆژەی پێ جێبەجێ بکەین کە کولفەکەی 3 ملیار و 374 ملیۆنە. جگە لەمەش ئێمە بە هەوڵی وەزارەتی شارەوانی من سوپاسی جەنابی وەزیرەکەم کە هەوڵێکی باشی بۆ سلێمانیەوە جگە لەوە سەرباری ئەوەش بەڕێز کاقوبار کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بە مستەمر لە خلالی ساڵەکەدا 3 جار یەکترمان بینیوە هەوڵێکی باشیە بۆ هەندێک لەو پرۆژانێک کە لە سلێمانیا عاسی بووبوون و یاخود بودجەی نەبوو کە کاری تیا کرا بۆ ئەوەی کە بخرێتە باری جێبەجێکردنەوە 8 پرۆژەمان لە ڕێگەی بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزارەتی ئەنجومەنی وەزیرانەوە خرا باری جێبەجێکردنەوە 5 خۆشبەختانە تەواو بوون. کۆی سەرجەم ئەو خەرجیانەی کە شارەوانی سلێمانی سەرفی کردووە بە زمانی 12 تیانە 42 ملیار و 199 ملیۆنە. داهاتیشمان وەکو باسم کرد 10 ملیار و نیوە. لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی هەریەک لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان و شارەوانی سلێمانی تاکید لەسەرەوە کرایەوە کە هەموو هەوڵێک دەدەن کە لە ساڵی داهاتوودا زۆرترین خزمەت بە پارێزگای سلێمانی بکەن و چەند پرۆژەیەکی گرنگی خزمەتگوزاری لە پێناو بەرژەوەندی گشتی دابخەنە بواری جێبەجێکردنەوە. ئێمن کەمال، کورتسات نیوز، سلێمانی.